سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش هەروەگاگەدارن هەموو ساڵێک لە سەرەتاکانی وەرزی بەهار و دەستپێکی کاری کوورەخانەکان بە هەزاران بنەماڵەی کرێکاری لە هەندێک لە شار و گوندەکانی کوردستانەوە بە مەبەستی کارکردن و دابینکردنی بژێوی ژیانیان ڕوو دەکەنە کوورەخانەکان لە شارە جۆراوجۆرەکانی ئێران و لە هەلومەرجێکی زۆر دژوار و تاقەت پڕۆکیەندا و بە حەقدەستێکی زۆر کەمەوە کار دەکەن. ئەم کرێکارانە هەموو ساڵێک ناچارن تەنانەت بۆ زیادکردنی ڕێژەیەکی کەمی حەقدەستەکانیان دەست بدەنە مانگرتن و ناڕەزایەتی. هەروەک لە بەشی هەواڵەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەشدا هاتبوو چەند ڕۆژێکە کرێکارانی کوورەخانەکانی ناوچەی سارۆقامیش لە نزیک بۆکان لە ناڕەزایەتی بە کەمی حەقدەست و بارودۆخی نالەباری شوێنی کار و ژیانیان بە شێوەیەکی سەراسەری دەستیان داوەتە مانگرتن. بۆ زانیاری ورتر سەبارەت بەو مانگرتنە و قسەوباسی زیاتر لەسەر دۆخی کرێکارانی کوورەخانەکان بەگشتی داوامان لە هاوڕێ کەریم ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە بەشداری لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆمان بێت. لەگەڵماندا بن. هاوڕێ کەریم ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. ئەم کاتەوە هەموو کاتێکی ئەوەش باش هاوڕێ تالیبجان، هەروەها ئەو ڕفقانەی پشت کامێرا ماندوونە بن لە خزمەتاندا. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاکەریم هەروەک لە پێشەکیەکەدا ئاماژەم پێکرد کرێکارانی کوورەخانەکانی سارۆقامیش لە ناوچەی بۆکان ماوەی چەند ڕۆژە دەستیان لە کار کێشاوەتەوە و مانیان گرتووە. دەکرێت لەم بابەتەوە هەندێک زانیاری ورترمان پێ بدەن و پێمان بڵێن کە هۆکاری مانگرتنی و کرێکارانە چییەوە، مانگرتنەکە بە چه ئاکامێک گەیشتووە؟ ئەوەی ڕاستی بێت هەر لە پێشەکیەکەی ئێوەدا زۆر بە کورتی ئاماژە بە هۆکار و خودی مانگرتنەکە کرا، بەڵام تۆزێکە ورتر بینەوە دەبێت سەرەتا پێناسەیەک یا شناختێکمان لەسەر کاری کوورە بەگشتی و هۆکاری ئەو کرێکارانەی کە ڕوو دەکەنە کوورەخانە و بۆچی دەزەدەنە مانگرتن تۆزێک لەسەرەوە بدوێین. دیارە مەبەست ئەوەیە کە ئێستا لە پرسیارەکەدا هاتبوو زانیاری زیاتر سەبارەت بۆ مانگرتنە. ئەو مانگرتنە کە وەک لە هەواڵەکانیشدا هاتبوو لە 19 خاکەلێەوە واتە لە چەند ڕۆژ لەمە پێشەوە دەستی پێکردووە. لە ناوچەی سارۆخامیش دەوروبەری 90 کوورەخانەی لێیە. لە ئەو کوورەخانانە هەر یەکەی تعدادێکی زۆر بنەماڵە و کرێکاری ئێستا خشت بڕ و بەژن و منداڵەوە لە خۆ دەگرێت. هەر بۆیە دەتوانین بڵین بە هەزاران کەس لەو کوورەخانانەدا حضوریان هەیەوە، بەشێکی زۆریان کە هێزی کارن خەریکی کار دەکەن. ئەلبەتە کاری کوورەخانە تەبیعەتەن تایبەتمەندی وایە کە هەر لە منداڵێکەوە کە 3-4 ساڵەیە کار دەکەن هەتا پیر و پەکەوتەی 70-80 ساڵە. بەڵام ئەو مانگرتنە لەو ناوچەیە هەروەکوتم لە 19 خاکەلێەوە دەستی پێکردووە. کرێکارەکان بەداخەوە بە دەلیلەوەی کە کرێکاری کوورەخانە بەعام تەشەکولێکی سربەخۆی خۆیان نییە، ئیتحادیەک یەکێتیە شتێکی دیکەیان نییە کە سەرەتا بە شێوەیەکی هەماهەنگ و بەیەکەوە لە سەرەتای ساڵدایا بەر لەوەی کە بچنە شوێنی کارەکە قەراردادێکی دەستەجەمعی بە کۆمەڵ لەگەڵ خاوەنکارەکاندا ببەستن. هەموو ساڵێک نوێنەری ئەو ناوەندانەی بێستا و کوورەخانانە ڕوو دەکەنە شارەکە، شار و دێهاتەکان و کرێکار پەیدا دەکەن و بە شێوەی تاکوتەرە، یعنی بە شێوەی ماڵ بە ماڵ لەگەڵ بنەماڵەکان یا لەگەڵ کرێکارەکان قەرارداد دەبەستن. لەوێدا زۆر جار لە ناوەرۆکی قەراردادەکاندا یا گرێبەستەکانیاندا ئەوە قەید دەکرێت کە وەکو کوورەخانەکانی ناوچەکانی کوورەخانەکانی دەوروبەر ئەوان چیان کرد ئێمە ئەوە دەکەین، یا ئەوان چیاندا حەقدەست ئێمە سایی دەکەین ئەو حەقدەستە بدەین. هەندێک جاریش خودی حەقدەستەکە دیاری دەکرێت. دیارە حەقدەستی کە بێستا کوورەخانە بە پێی ڕۆژ نییە، بەڵکە بە پێی جۆرێک کۆنتراکتیە. یعنی تۆ لە ڕۆژدا هەر چەند هەزار خشتێک ببڕی، هەر چەندە خشتێکی زیاتر ببڕی، زیاتر داهاتت دەبێەوە بە عەکسەکەیەوە بازم سدق دەکەن. ئەگەر زۆر کار نەکەی کەمتر داهاتت دەبێت. بۆیە بە پێی هەزاری خشت مەبلەغێک دیاری دەکەن لە سەرەتای چوونیان بۆ کوورەخانەکان یا بێستا قسەکردنیان لەگەڵ نوێنەری کوورەخانەکان. ئەو کرێکارانە تەبیعەتەن وەکو هەموو ساڵێکەوە ڕەواڵە، ئەم ساڵی هەر ئەینشت بووە. لە سەرتاکانی هەر کە وەرزی بەهار دادێت و دوای نەورۆز و هەندێک جار بەر لە نەورۆزی، یعنی چەند ڕۆژ بەر لە
نوێبوونەوەی ساڵیش بۆی کە جێگا بگرنەوە بۆی کە جۆرێک ئامادەکاری وەکو مەنزڵ و خاوێنکردنەوە و نیشتە جێبوون لەو شوێنانە ئەوانە ئامادەکاری بکەن کاری بۆ بکەن زووتر دەچنەوە شوێنی کارەکان یا کوورەخانەکان. هەتا ئێستاشی لەگەڵ بێت کار لە کوورەخانەکان بە هۆکاریەوەی کە ئێستا وەرزی بارانبارینە کارەکان لە هەندێک لە کوورەخانە تەنانەت دەستی پێ نەکردووە لە هەندێک کوورەخانە ئەگە دەستی پێکرد زۆر پچڕ و ناوەناوەیە بۆی کە زیانی بارانبارین و وەی ساخشتەکان خراپ دەبێتەوە. ئەو کرێکارانە دیارە هەر لە ئێستاوە بەراوردیان کردووە زۆر بەداخەوە بە پێی ئەوەی کە ئێستا لە ئاستی گشتیدا لە ئاستی ئێراندا گرانی هەڵاوسان بێداد دەکا و ئەو حەقدەستەی کە بۆ کرێکاران دیاری کراوە تەنانەت لە ناوەندەکانی دیکەش جوابگۆی بێسا پێداویستی و نیازەکانی ڕۆژانی کرێکاران نییە. ئەم کرێکارانەش هەر لە چەند ڕۆژ بەر لە دەستپێکی ماگرتنەکانەوە بەپێ ئەو هەڵسەنگان و بەراوردانیان دێشان داوەتەوە کە ئەو حەقدەستەی دیاری کراوە لە قەراردادەکانیاندا لەگەڵ خاوەنکارەکان زۆر کەمە و جوابی پێداویستەکانیان ناداتەوە. بۆیە بە شێوەیەکی هەماهەنگ ئەڵبەتە ئەوە زمانی ویستووە کاری ویستووە تاوەکو لەنی دەتولی 40-50 ساڵی ڕابردوودا کوورەخانەکان بوونیان هەیە حضوری کرێکاران بە لێشاو لەو ناوەندانەدا بوونیان هەیە و مروری زەمان بۆ ئەوەی کە بە شێوەیەکی کاریگەر تەئسیردا بنێن لەسەر خاوەنکارەکان و ویستەکانی خۆیان بە خاوەنکار بسەلمێنن پەنادەبێنە بەر مانگرتنی گشتی. یعنی ئەو مانگرتنە گشتیە لانیکەم چەندەیە بە شێوەیەکی وەک ئامرازێکی زۆر کاریگەر جێکەوتوو لە سەرەتای ساڵدا یا لانیکەم دوای 20 شەو مانجێ لە کارکردن کرێکاران پەنای بۆ دەبەنەوە بەیەکەوە هەماهەنگیەک دەکەن و بەخۆشیەوە ئێستا بە شێوەیەکی لێک هەڵپێکرا و زنجیرەی لە هەموو کوورەخانەکان بەیەکەوە پێشتر مەشوەرەت دەکەن هەماهەنگی دەکەن نوێنەری خوان هەڵدەبژێرن ئەو کەسانەی کە بەئێستا سازماندەهی و ڕێخستنی بانگرتنەکان دەکەن یەکتر دەناسن بەیەکەوە کۆ دەبنەوە و دواتر ڕێکەوتێک یا بەروارێک بۆ دەستپێکی مانگرتنەکان دیاری دەکەن و لەگەڵ ئەوەشدا ویستەکانیان گەڵاڵەت دەکەن لە چەند خاڵدا ئەوانە بێستا لە کاتی مانگرتندا پێشکەش بە خاوەنکارەکان دەکەن یا لە کاتی مزاکرە و توێژدا لەگەڵیان دادەنیشن و فەڵان دەخەنە ڕوو. ئێستا کاکەریم بە چا کامێک گەیشتووە مانگرتنانە؟ بڵێ بە چا کامێک گەیشتووە ئێستا کرێکارانە؟ ئەوە بڵێن بە کۆتاییدا دیارە زۆر بەداخەوە من هەتا ئەم ڕۆژ هەوڵمدا کە پەیوەندی بکەم بۆی کە زانیاری زۆر تازەترمان بێ بەڵام موفق بەوە نەبووم وەلی بەدڵنیاییەوە مانگرتنەکە کە لە ڕۆژی 19 خاکلەوە دەست پێکردووە هەتا ئێستاش بەردەوامە بە شێوەیەکی گشتی تەنیا لە دووسێ کوورەخانەیان کە بەشدا کرێکارەکان خاوەنکارەکان بە دەنجیانەوە هاتوون لە دانیشتن و گفتوگۆ لە نێوان کرێکار و خاوەنکاردا بە یەک گەیشتون و توانیویانە خواستەکانیان بە خاوەنکارەکان بسەپێن بەسەریاندا و لیان قبول بکەن و بە پێی قەراردادێکی تازەوە بە پێی ئەو ویستەی خۆیان کە یەکێک لە بەرجەستترین خاڵە داواکاریەکانیان بریتیە لە 30% زیادکردنی حەقدەستەکانیان ئەمساڵ بە نیسبەتی پارێک ئەڵبەتە ئەوە بەراورد دەکرێت بە نیسبەتی بێستە ئەو مەبلەغە یا ئەو ڕێژەیە کە پارێکە پێیان دراوە یا بەکرێکار لە کوورەخانەکان دراوە ئەم ساڵ داوای 30% زیاتریان لەوە کردەوە لە دووسێ کوورەخانە ئەو ویستیان قبول کردووە لە عینی حاڵیشدا خودی کوورەخانە بە دەلیلی بێئیمکاناتی بە دلیلەوەی کە بێداشتی تدا لە بەرچاو ناژیرێ مەسلەی دەرمانی تدا لە بەرچاو ناژیرێ بە ئیمکاناتێکی زۆر کەم و لە شرایطێکی سەختدا کرێکار دەچێت و ڕووی تێدەکاوی و نیشتە جێ دەبێت باشکردنی ئەو دۆخی ژیان و مانەوە و شوێنی ژیان و ئێستاکاریان یا بەعزە ئیمکاناتێکی کاری وەکو ئێستا ئامرازی کار وەسیلەی کار وەسیلەی کاری وەکو بێڵ و توزانم هەتا ئەو خاکەی کە ئەو گڵیت کە دەیکەن بە خشت دەبێت لە کاتی خۆیدا ئامادە بێت لەسەری مەحتەل نەبن بێڵ و کوڵنگ و توزانمە هەندێک لایلۆن و شتی ئاوە ئامرازی کارن ئەوانیان بەردەست بێ هەمیشە لەسەری ماتەڵ نەبن چونەوانە مەرجن بۆی کە تۆ هەر چەندە لە کارەکەتدا ببڕی ماتەڵبی لەسەرەوانە یا کەمبوودی بچێشی بەو ئاستە تۆ ناتوانانی بەیستا کارێکی ئەوەندە بەرچاو بکەی کە بتوانی ژیانی خۆتی پێدابین بکەیت چون گوتم کارەکە کۆنتراتیە تۆ دەبێت خۆت کوژی لە توولی ڕۆژدا جاری وایە زیاتر لە 13-14 سەعات کار دەکرێت ینی لە سەعاتی 4-5 بەیانی و لەو کوورەخانە هەڵدەستن دەستنە کارکردن هەتا سەعاتی 7-8 شەو
بەبێ وچان تەنیا لە کاتی بێسا ژەمەکاندا ئیستراحەتێکی زۆر کورتیان هەیە باقی ترەوە دەستی جەمعی ئەو بنەماڵانە کار دەکەن سفرن بە خاتێوی کە زیاتر خشت ببڕن و لەو لاوە داهاتەکەیان زیاتر بێت بۆیە هەر کام لەو ئامرازی کارانە لەو وەسیلەی کارانە کە بەردەست نەبن لەسەر بێستا داهاتیان ڕاستەوخۆ تەسیر دادنێ بۆیە لە پەنای زیادکردنی هەق دەستەکانیاندا ئەو ئامادەکاری و مهیاکردنی ئامرازی کار و بڕێکی ڕاگەیشتن بە وەزیرتی ژیانە لەبارەی بێداشتی و شوێنی نیشتەجێ بنوشتیان بەشێکە لە داخوازیەکانیان هەتا ئێستا زۆر بەداخەوەم کە خاوەنکارەکان بەدەنجیانەوە نەهاتوون بەڵکو بە عەکسەوە تاکوتەرە لەگەڵ بنەماڵەکان لەگەڵ کرێکارەکان قسە دەکەن هەندێکیان بەیستا بە هاندانێکی زۆر جزئی تەشویقیان دەکەن بە تەنیا پێیان دەڵن کە ئەوەتان پێ دەدەین ئەوە لەدان لەگەڵ دەکەین و ئیمکانەتتان لە اختیار دەنین یا ئەوەندە هەقدەستان بۆ زیاد دەکەین بچنەوە سەر کارەکانیان یعنیەوە جۆرێک تەرفەندە کامیشەت خاوەنکار بەکاری بردو بۆەوەی وەکو ئامرازێک بۆ مانگرتن دەکات کە بیشکێنن یا بڵین مانگرتن شکێن ئیستفادەی لێ دەکەن بەڵام بەخۆشیەوە یەکگرتووی کرێکارەکان هەتا ئێستا توانیوێتی کە مانگرتنەکە تا ئێستا ئەگەرچی سەرکەوتوو نەبووە تا ڕادەیەک بەڵام خودی درێژماوەبوونی و یەکدەستبوونی و یەکپارچەبوونی نیشانەی جۆرێک لە سەرکەوتنەوە لە عینی حاڵیشدا یەکێک لە خاڵە بەهێزەکانی دیکەی ئەم مانگرتنە تاوجگایی کە من ئاگادارم ئەوەیە کە لە کوورەخانە زیاتر لەو کرێکارانی خشتبڕ دەستەیەکی دیکەی کرێکار لێیە کە ئەوان کاریان بەئێستا چەرەخشێشیە چەرەخشێش بۆمانە ئەو شتێک کە کرێکارەکان دەیبڕن لە کاتی خۆیدا دوای وشکبوونەوە دەیبن بۆ ناو کوورەکەەوە لە خودی کوورەشدا دەستەیەکی دیکە ئەو کوورەیە سوور دەکەنەوە خشتانە سوور دەکەنەوە دەستەیەکی دیکەش باری دەکەن لە کاتی فرۆشتندا بۆیە چەند دەستەکرێکاری جیاواز دەچەند بەشی جیاوازدا بە چەند پرۆسەی بەئێستا قەرارداد و ئەوە لەگەڵ خاوەنکاردا کار دەکەن لەم مانگرتنەدا هەموو ئەو بەشانە بەیەکەوە یەکدەست مانیان گرتووە و بەو شێوەیە توانیویانە جۆرێک بەرهەمهێنان یا ئەسڵان ڕەوتی پرۆسەی کاریش ناوەندە کرێکاریەکان یا ئەو کوورەخانانە لە کار بخەن ئەوە زۆر مهمە لە هەندێک جاردا بەپێی تەجروبەم بخۆم کە ئەوم دیتووە کرێکارەکان خشبڕەکانمان دەگرن بەڵام بەدەلیلەوەی کە چەرەخشێش کار دەکات کوورەسوس کار دەکات خرمزدار کار دەکات ماشێن دێخشتەکان دەبا ئەو فاسلەیە کە مانگرتنەکە دەست پێکردووە کرێکار کار ناکا و بێکار دەبێت لە عینی حاڵدا خودی ناوەندە یا کارخانەکە لە پرۆسەی تەولید و بەرهەمهێنان و فرۆشتن ناکەوێت چون خشتی ئەمبارکرا و زەخیرەی هەیە و لەوانە دەتوانێت بفرۆشێت خاوەنکارەکان بوورە کاکردن بە زۆرێک ئەم چەند توێژیان لەم کارەدا لێک جیا کردوێتەوە بەوە پێشەگیرێ لە یەکگرتووییان کارەکە وایە سروشتی کارەکە وایە کە ئەم کرێکارانە بە تەبع لێک جودان هەر یەکەی وەزیفەی کاریان جوداگانەیە چون مەسەلەن چەرەخشێش ماوەیەکیش دوای تەواوبوونی مثلا وەرزی کاری کوورەخانە ئەوان دەمێننەوە ئەو خشتانی کە ئەمبارکراون کار بۆ ئەوان هەیە و کار دەکەن قرمزدار تەنانەت دوای کاری چەرەخشێشیش دەتوانن هەتا لە جستانیشدا کە وەرزی کاری خشتبڕین نییە ئەوانە لە جستانیشدا لەو ناوەندانە دەمێننەوە و خشت سوور دەکەنەوە و دەیفرۆشن بۆیە بە سروشتی خودی ئەو بەشانە لێک جیاوازن بەڵام بۆ مەسلەی حەقدەست بۆ مەسلەی بێستا داهاتیان هەموویان گرفتەکانیان یەشێکە ینی چەرخشێش و قرمزدارەکانیش حەق دەستەکان ئەوەندنیەکە لەو شرایطی ئێستادا جواب دەرەوەی نیازەکانیان بێ بۆیە ئەو هەماهەنگیە ئەو یەکگرتوویە لە ناویاندا یەکێک لە خاڵە بەهێزەکانەکە دەتوانێت تەئسیری زیاتر لەسەر بەرەوپێشچوونی سەرکەوتنی بە ئیسلاماگرتەکان دابنێت زۆر باش کاکریم تۆزی زیاتر باسکەین لە دۆخی کاری ئەم کرێکارانە لەم کوورەخانانە بە گشتی دۆخی کار لە کوورەخانەکان چۆنە و ئەو کێشە و گرفتانش پێم خۆش زیاتر باسەکە لەسەرەوە بێ بەڵام ئەگەر بکرێت کەمێک بە کورتی ئەو کێشە و گرفتانەی کە کرێکاران لەگەڵی بەرەو ڕوەبنەوە کامانن لەو تەوزیحی پێشودا چون کەمێک دوور درێژ بوو پێم وایە بەشیشی ئیشارە پێکرا بەڵام خودی کێشەکان بەئێستا کێش سەرچەکانی کە کرێکاری کوورەخانە لەگەڵی بەرەو ڕوودەبنەوە جۆرێک تایبەتمەندیەک کاری کوورەخانە هەیەی بە کورتی دەتوانین لە چەند خاڵدا دەستنیشانی بکەین یەکی ئەوەی کەوتم ئەو کرێکارانە کرێکاری کوورەخانە بە دەلیلی نەبوونی تەشەکلێنی چون کوورەخانەکان پڕ و بڵاون
یعنی لە زۆر شاری ئێران کوورەخانە بوونی هەیە و هیچ پەیوەندیشی ئەو تۆشیان بەیەکەوە نییە، هەر خاوەنکاری بە شێوەیەکی بەئیستا سەربەخۆ کرێکار دەگرێەوە ئەو کارخانەیە بۆ خۆی بۆی هەیە قەراردادی سەربەخۆ لەگەڵ خۆی ئەگەر شتێکی سەرەتایی لە ئیدارەی کار دیاری دەکرێ هەموو ساڵێ، بەڵام ئەوە زۆر ناسیزەوە هیچ ساڵێک کرێکار پێی پابەند نەبوون، پێی رازی نەبوون چون نەیتوانێت جواب بداتەوە. ئەمە بەشێکی کە کێشە گرفتەکە ئەوەیە کە ئەو کرێکارانە بەهۆی نەبوونی تەشەککل وەکو ناوەندەکانی دیکەی وێستا کرێکاری ناتوانن لە کاتی خۆیدا بە شێوەیەکی ڕێکخرا و یەکدەست و بە شێوەیە گشتی لەگەڵ خاوەنکارەکاندا بەرەوڕوو بن و قەرارداد یا بێستا گرێبەستێکی بە کۆل لەگەڵ خاوەنکارەکاندا بەستن. ئەمە کێشەیەکە. کێشەیەکی دیکە ئەوەیە کە ئەو خانەوادانە بە دلیلی ئەوەی کە کارەکە وەرزیە، یعنی وتم لە سەرەتای بەهارەوە دەست پێ دەکات هەتاوەکو ئاخرەکانی هاوین و بێستا دەستپێکی کرانەوەی کاتی مەدرسە وشتا ئیتر ئەو بنەماڵانە ئەمەلەن کۆز دەکەن لە شوێنی ژیانیانەوە کۆز دەکەن بۆ ئەو ناوەندەکارێنە بەخۆیان و بنەماڵی و کۆمەڵێک کەلوپەلی ژیانیان لەگەڵ خۆیان دەبن کە ئەو ماوەیە ژیانی خۆیان پێدابین بکەن. بۆیە زۆر جار تەنانەت منداڵی ئەو بنەماڵانەش لە خوێندندا دەبڕن، یعنی مەجبورن لە خوێندن هەڵیان بکەن بۆی کە شوێن نییە بەجێی بێڵن یا پێی بسپێرن و دەبێت لەگەڵ خۆیان بیان بن و لەوێش ئەو ئیمکاناتە فراهەم نییە کە منداڵەکانیان بنێرنە خوێندن. بۆیە بەداخەوە زۆر لە بنەماڵەکان هەموو ساڵێک تووشی ئەو گرفتە دەبن بۆ منداڵەکانیان زۆریان لە وەرزانەدا لە خوێندن بێبەش دەبن. ئەمەش گرفتێکی دیکەیە. گرفتێکی دیکەی ئەو کرێکارانە ئەوەیە کە شوێنی ژیانیان کەمترین ئیمکاناتی بێداشتی تێدا ڕەچاو کراوە. مەزڵەکانیان تەنیا چوار دیواریە کە بۆیان وەک سەرپەنایە بۆیان دروست کردوون بەبێ سەرویسی بێداشتی. سەرویسە بێداشتەکانیان عمومیە، زۆر جار زۆر شوێنێکی دوورکەوتووە، مشکلی ئاو و نەزافەت و چزانم حەمام و ئەو جۆرەشتانەوە هەموو لەو گرفتانن کە کرێکاری کوورەخانەکان لەگەڵیاندا بەرەو ڕوون. و لە عینی حاڵدا لە کاتی مانگرتندا یەکی دیکەی لەو گرفتانەی کە کرێکار لەگەڵی بەرەوڕوو دەبێت بە دەلیلەوەی کە زۆربەی خاوەنکارەکان پشگەر من بە ئیدارەی کار، پشگەر من حتا بە ناوەندە بێستا سەرکوتگەرە نظامیەکانی ڕژیم و لەلایەن ئەوانەوە داڵدە دەدرێن، پشگیری دەکرێن، پشتیوانیان لێ دەکرێت. زۆر جار نوێنەری ئەو کرێکاران لە کاتی مانگرتنەکانیان لە کاتی ناڕزایەتیەکاندا دەژیرێن، لەلایەن سوپای پاسدار شکایەتیان لێ دەکرێەوە، ناوەندە نظامیەکان دەست بەسەریان دەکەن. ئەمانە کۆمەڵێک گرفتن کە کرێکاری کوورەخانە بە تایبەت لەو شرایطانەدا لەگەڵیاندا بەرەوڕوون. بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا وەکوتم چون وەکو ڕوتینێکی لاتووە کرێکار هەرکە دەچێت بۆ کوورەخانە ئەوەی لە زێهندایە کە دەبێت لە مەقتەیەکدا دەست بداتە مانگرتن، بۆ ئەوە ئێستا بێستا نوێنەرەکانیان هەر لە سەرتاوە دیاری دەکەن. ئەو داواکاریەکانیان دەتوانن بە شێوەیەکی ڕۆشنتر گەڵاڵە بکەن. هەماهەنگیەکی زۆر زوو لە بینی بێستا هەڵسوڕاوان و نوێنەرانی ئەو کوورەخانەکاندا لەگەڵ یەکتر شکڵ دەگرێت هەر لە سەرەتای کاردا. بۆیە ئەوە بۆتە بێستا نوکتە خووەتێک نوکتەیەکی بەهێز بۆ ئەوەی کە ئەگەر قەرارە مانگرتنێک ڕوو بدات و ئەگەر قەرارە خاوەنکار بەویستی خۆی بەدەنگ داواکارەکانەوە نەچێت بەر لە مانگرتن، وەختی مانگرتن شکڵ دەگرێت ئەو مانگرتنێکی یەکدەست و ئەوە بەڕێوە بچێت. زۆر باش کاکەرێم ببرێت کاتمان کەمێک کەم ماوە بەو جۆرە کە باس کرا لەسەر ئەم پیشەیە کێشە و گیر و گرفتەکان دۆخی ئێستای کرێکاران و مانگرتنێکیش کە ئێستا لە کوورەخانەکانی سارە و قامیش لە ناوچەی بۆکان هەیە بەو تایبەتمەندیانەی خۆیەوە کە بوویەتی. ئەمان هەیە بزانین لە کۆتاییدا مانگرتنی سەرکەوتوانەی کرێکارانی کوورەخانەکان دەبێت چ تایبەتمەندیەکی هەبێ و کرێکارانی ئەو بەشە دەبێت چی بکەن بۆ ئەوەی بتوانن ویست و داواکاریەکانیان بەسەر خاوەنکارە چاوچنۆکەکاندا بسەپێنن. هەروەکوتم بەخۆشیەوە کرێکارەکان پێیان بەوە بردووە کە کێشەکانیان چین لەگەڵ چ گرفتایەک بەرەوڕوو دەبنەوە یا ئامرازی بەهێز بۆ ئەوەی کە بتوان خواستەکانی خۆیان بەسەر خاوەنکاردا بسەپێنن. ئێستا هەندێکیان وەکو ڕوتینی لاتۆ جێکەوتووە کرێکارەکان بەخۆشیەوە ئاگاداری ئەوانە هەن. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشدا هەتا ئێستاشی لەگەڵ بێت چون تەبیعەتی خاوەنکار تەبیعەتی
سەرمایەدار نەگۆڕە و ئەو بەردەوام هەوڵ دەدا کە زیاتر کرێکار بچەوسێنێتەوە داهاتێکی زیاتر وەدەست بخا و تەبیعەتەن ژیان و گوزەرانی کرێکاران زۆر بە کەمی لەبەرچاو دەگرن. بۆیە من پێم وایە ڕەمزی سەرکەوتنی مانگرتنەکان یا دانیشتن و گفتوگۆ و توێ لەگەڵ خاوەنکار بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی مەقبول کە بتوان هەردوو تەرەف پێڕازی بن، ئەوەیە کە ئەگەرچی وتم بە دەلیلی پڕژوبڵاوی ئیمکانی ڕێخستنی تەشەکولێکی سەرتاسەری نییە لە حاڵەتی ئاساییدا لە شارەکان لە دێهاتەکان کە بتوانێت ئەو بێستا توێژە کرێکارە بەیەکەوە گرێ بداوە لە کاتی بەر لە کۆچکردنیان بتوان بێکەوە هەماهەنگێکیان بێ، بەڵام بە مەحزیەوەی کە دەستنە شوێنی بێستا کارەکان لە کوورەخانەکان نیشەجێ دەبن لەگەڵ کوورەخانەکانی دیکەدا لە پەیوەندیدا بن هەماهەنگیەکی بێستا ڕێکخرا و سازماندراو بکەن و ئەو خاڵانەی کە وەکو داواکاری قەرارە بەرجەستەی بکەنەوە ڕۆشنی بکەنەوە، نوێنەرانی خۆیان دیاری بکەن. ئەو نوێنەرانە دەبێت کەسانێکی جەسوور دڵسۆز و لە عینی حاڵدا شێلگیر بن، کەسانێک نەبن کە لەگەڵ خاوەنکاردا دووچاری بەئیستا جۆرە خۆش باوەڕی و سات و سەودا بن و لە عینی حاڵدا لە پرۆسەی مانگرتنەکەدا ئەوە زۆر مهمە کە دەبێت لە سەرەتای مانگرتنەکەەوە هەتا کۆتایی مانگرتنەکان هەیئەتێک یا بەئیستا مەجموعەیەک دیاری بکرێ بۆ سەرافەتیکردنی هەموو کوورەخانەکان بۆەوەی ئەو کرێکارانە لە ژێر هیچ زەخت و زۆرێک یا لە ژێر هیچ وعدە و وعیدێکی ژێربەژێری خاوەنکاردا نەبێتە ئامرازێک بۆ شکاندن یا لاوازکردنی پرۆسەی مانگرتنەکەیان و ئەو مانگرتنە لەو حاڵەتی یەکدەستیە نەیەتە دەرێ. و یەکی دیکە لەو خاڵانەکە ئیشارەشمان پێکرد ئەوەیە کە تەنیا کرێکاری یەکێک لە بەشەکان وەکو خشتبڕ هەوڵ نەدەن کە تەنیا ئەوان بن، بەڵکە بۆ ئەوەی کە پرۆسەی بەرهەمهێنان فرۆشتن و خودی بێستا چالاکی و فعالیەتی و ناوەندانە لە کار بخەن بۆەوەی زەختێکی زیاتر بخەنە سەر خاوەنکار، ئەوە گرێدراوە بۆەوەی کە دەبێت ئەو هەماهەنگیان لەگەڵ توێژەکانی دیکەش لەگەڵ بەشەکانی دیکە هەروەکوتم لەگەڵ خرمزدار لەگەڵ سەرخشێر لەگەڵ ئەو کرێکارانەی کە بێستا خشت بار دەکەن و لە کاتی فرۆشتندا لەو بەشەدا کار دەکەن بە هەماهەنگی ئەوانە لە پرۆسەی مانگرتنەکانیاندا یەکگرتوو بن، نێڵن لەو کاتانەدا خشت بفرۆشترێت خشت سوور بکرێتەوە و ئەو تەولیدی ئەو ناوەندە لە کار بخەن. لەو حاڵەتەدا مانگرتنەکانیان دەتوانێت زووتر بەستەمەر بگات، چون خاوەنکار ناتوانێت زۆر لە بەرابەر ئەوەی کە کارخانەکەی لە کار بکەوێت دەوام بێنێ، بەڵام ئەگەر بەشێکی کارخانەکەی کار بکات و بەشێکی کار نەکات زۆر کێشەی بۆ دروست نابێ. و لە عینی حاڵدا ئەو ویست و خواستانەی کە دیاری دەکەن بە تەبیعەت دەبێت لەو کاتەدا بێسە بۆ نمونە ئەگەر باسی تارەخامێش دەکەین ئێستا دەڵێن 90 کوورەخانەی لێیە، وەختێک مانگرتنەکەی یەکدەستە دەبێت خواستێکی یەکدەستیش بەرەو پێش بچێت. کاتێک قەرارە بچنەوە سەرکار و ڕێک بکەون لەگەڵ خاوەنکارەکان دەبێت قەراردادێکی گشتی، یعنی ئەو خاڵانەی کە لە بەئیستا فڵان کوورەخانەدا تەسویب دەبێت قەرارە لەسەری ڕێک بکەون و بۆچوونەوە سەرکار دەبێت عینی خاڵ لە هەموو کوورەخانەکان دەڕەچاو بکرێەوە، ئەوە بێتە گرێبەستێکی سەرتاسەری بۆ ئەوەی کە هیچ کام لە خاوەنکارەکان دەستیان بۆ ئەوە نەچێکە بە شێوەیەکی بێستا تاکوتەرە لەگەڵ کرێکارەکاندا هەڵس و کەوت بکەن. یەکی دیکە لەو خاڵانەی کە زۆر مهمە ئەویش ئەوەیە کە زۆر جار خاوەنکارەکان تهدید دەکەن بە دەرکردنیان بە بێکارکردنیان و کرێکاری دیکە دێنن جای بزنیان بکەن. لەو حاڵەتانەدا پشتیوانیکردن لەو لایەنە لەو بنەماڵانەی کە قەرارە دەربکرێن یا لەژێر هەڕەشە و گوڕەشەی خاوەنکارێک یا خاوەنکارایەکدان بۆ دەرکردن، ئەو کرێکارانی لە هەموو ناوەندەکانی دیکە بۆیان هەیە پشتیوانیان لێ بکەن، پشگیریە بکەنەوە مەجال نەدەن کە لەو بابەتەوە زەختێک لەسەر کرێکارەکان بکرێت بۆ ئەوەی کە وتم لەو یەکدەستی و یەکگرتووی مانگرتنەکەیان کەم نەبێتەوە و ئەو وەزنە هەروەک خۆی کە دەتوانێت کاریگەر بێت ئاوا بەرەو پێش بچێت. زۆر خاڵی دیکە هەیە، بەڵام بەداخەوە من هۆکاری ئەوەی کە سروشتی خودی کارکردن لە کوورەخانە جۆرێکە ناتوانیت تۆ وەکو سایری ناوەندە کرێکاریەکان تەوسیە بکە کە ئیتحادیان ببێ کە تەشەکولی خوارێ بکەن، بەڵام زۆر مهمە هەر لە سەرەتای چوونە ناوەندە کوورەخانەکاندا بەر لە دەستپێک ئەو ڕێکخراوەی ئەو ئیتحادی و یەکگرتووی خۆیان دروست بکەن، ئەو پەیوەندیە لەگەڵ سایری کوورەخانەکانی دەوروبەر
گرێ بدەن و لە هەمان کاتیشدا ئاگاداری بەئێستا ئەو پرۆسەی قەرارداد و خانکارێکە بۆ خودی ناوەندە خانەکان دیاری دەکرێت ئاگاداری ئەوەش بن لە کاتی وتوێژدا جۆرێک بە قودرەتەوە بە شارەزاییشی زیاتر لەسەر ناوەڕۆک و کەم و کەسری و کەم و کوورەکانی ئەو گرێبەستانە ئاگادار بنوە لە عینی حاڵدا ئەگەر قەرارە بستنە پرۆسەی گرێبەستێکەوە یا ڕێکەوتنێکەوە ڕێکەوتنەکانیان لە بێستا ئەو حاندی بەهێزەوە لە حاندی قودرەتەوە ئاگاهی و وشیاریەوە بەسەر خاوەنکارەکاندا بسەپێنن. ئەمانە مەجموعەیەک ئامرازن کە کرێکاری کوورخانەکان دەتوانن لەو کاتانەدا پەنای بۆ ببەرن و زۆر جاریش بەتە بە پێی تەجروبە کرێکارەکان سەرکەوتوو بوون ئەوان بوون کە ویستی خۆیان بەسەر خاوەنکادا سەپاندووە بەڵام لە عینی حاڵدا خاوەنکارەکان بە پێی سروشتێکە هەیەە فێڵبازن هەلەگەرن بۆ لەگەڵ ئەوەشدا چەوسێنەرن زۆر بێ بەزەیانە لەگەڵ کرێکارەکان بەرە ڕوو دەبنەوە پەنا بۆ هەر ئامرازێک بۆ هەر حید لەو تەرفەندێک دەبن بۆی یەکگرتوەکەیان تێک بشکێنن بۆی تاکتەر لەگەڵیان ڕێککەون بە یەکێک زۆر و بە یەکێک کەم حەقدەست بدەن و پرژ و بڵاویەک شپرزەیەک نایەکگرتوویەک ناو کرێکاراندا دروست بکەن کە ئەوان لەوە نەفع دەبن پس یەکێک لە هەرە ئامرازە مهمەکان ئەوەیە کە کرێکار لە فکری ئەو ئیتحاد و یەکگرتووی خۆی دابێت چون تەنیا ئامرازی بەهێز بۆ بەسەرکەوتن گەیاندنی هەر ناڕزایەتیەک و سەپاندنی هەر ویستێک بەسەر خاوەنکارەکانیاندا ئەو یەکگرتوویانە. زۆر سپاس کاگەرمیان بۆ ئامادەبوونت دەست خۆش بۆ قسە و باسەکانت و ماندوو نەبێت. زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ دەفەتێکە ڕەخسانتان هەروەها ماندوو نەبینی لە ڕفەکانی دیکە. زۆر سپاس بۆ ڕاستیشتان. بەڵە بینەرانی خۆشەویست بەم شێوە گەیشتینە کۆتایی لێکدانەوەی هەواڵمان کە تایبەت بوو بە مانگرتنی کرێکارانی کوورەخانەکانی سارۆقامیش لە ناوچەی بۆکان. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.